ئەو یاسایەش چەندین خلافاتی قانونی تێدایە و دوورە لە زۆر عراقی تەشریعی کە لە عێراق دەرچووە. بەپێی ئەو یاسایە بە تایبەتی مادەی حاف لە مادەی 35 کە ئیزافە کرایە بەپێی مادەی 12 وا دەکە بەشێکی زۆر لە هاوڵاتیانی کەرکووک بێبەش بن بە تایبەتی هاوڵاتیانی کورد بێبەش بن لە مافی دەنگدان لە کەرکووک و لە شوێنەکانی دیکەەوە ئەوەش دەبتە هۆی ئەوەی کە دەنجی خەڵکی کوردستان یان ملەتی کورد لە کەرکووک کەمتر بێتەوە و هەروە خەڵکی خۆمان لە نەینەواش. ئەو بیانوانەی کە ئەو مادانە سیاغ کراوە بەڕاستی بیانووی زۆر ڕاستنیەوە ئەمە پێمان وایە کە زیاتر بیانووی سیاسیە نەقانونیە لەبەرەوەی ئەو باردۆخە یاخود ئەو زولفە استیسنائیەی لەسەر کەرکووک و لەسەر مووسڵ جێبەجێ دەکرێت لەسەر دیالە و سەلاحەدین و ئەمواریش هەمان زروفیان هەبووە بەڵام ناویان نهاتێ.